دەستگیرکردنی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە هەولێر کاردانەوەی فراوانی لێکەوتەوە. دادگای فیدراڵی بڕیاری لەبارەی موچەی هەرێم نەدا، چاوەکانیش دەستنەوە سەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. خۆپیشاندان و ناڕزایەتی هەولێر بەرەو جوڵانەوەی سەرتاسەری هەنگاو دەنێت. دەستگیرکردنی هەریەک لە دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی و دکتۆر بەیاد عەلی یاریدەدەری تیمەکە لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێر کاردانەوەی فراوانی ناوەخۆیی و دەرەوەی لێکەوتەوە. لەم بارەوە شوانگەردی چالاکوانی دیاری هەولێر ڕایگەیاند دەستگیرکردنی دکتۆر ڕەعەد لە بارودۆخی ئێستا تەنها یەک شیکار و خوێندنەوەی هەیە کە ئەویش کۆتایی ئەو دەسەڵاتەیە. هاوکات سەردار هەرکیش ڕایگەیاند پرۆفیسۆر ڕەعەد و دکتۆر بەیاد دوو پیاوی نیشتیمان پەروەر و دڵسۆزن، هەرگیز داوای هیچ شتێکی نایاساییان نەکردووە. دەستگیرکردنیان هیچ لەم قەیرانە چارەسەر ناکات، وەکو ئاڵۆستری دەکات. دەستگای ستاندەریش لە پەیامێکدا دوای ئازادکردنیان ڕایگەیاند سوورین لەسەر فشارەکانمان بۆ جێبەجێکردنی تەوتین و کارەکانی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەریش باردەوام دەبێت لە پێناو زامنکردنی مافی موچەخۆرانی هەرێم. دوای ئەوەی ئەمڕۆ بڕیار بوو دادگای فیدراڵی عێراق بڕیار لەبارەی دەرکردنی ئەمروەلایی بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بدات، بەڵام دادگاکە بڕیاری نەدا و کۆبوونەوەکەی بۆ 28 تەمووز دواخست. جێی باسا سبەی سێشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەبارەی کاری لیژنە وزاریەکەی سوودانی دەربارەی موچەی فەرمانبەرانی هەرێم بەڕێوە دەچێت بۆ بڕیاردان لەبارەی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم. ئەوە لە کاتێکدایە ئەمڕۆ هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە پیرمام بە سەرپەرشتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی و بە بەشداری بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لەبارەی کێشەی موچە کۆبوونەوە. خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی هەولێر ڕۆژ لە دوای ڕۆژ فراوانتر دەبێت. چەند ڕۆژێکە لە قەزاکانی خەبات و ناحیەی وەرتێ و ئاشتی و بالیسان و ناوخۆی شاری هەولێریش خۆپیشاندانی فراوان دژی دەسەڵات بەهۆی خراپی خزمەتگوزاریەکان دەستی پێکردووە. هاوکات شەوی ڕابردووش هاوڵاتیانی ناحیەی وەرتێ دژی نەبوونی کارەبا لەسەر ڕێگای هامڵتۆن کرد بوونەوە. دواتر هێزانیەکان بەتوندی ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و لە ئەنجامدا هاوڵاتیەک بە ناوی حەسەن ڕەحمان با گولەی هێزانیەکان گیانی لەدەستدا و ژمارەیە گەنجی ناحیەی قەسرێش بریندار بوون. جێی باسا هەڵگۆڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕایگەیاند کەوا بەزووی لێکۆڵینەوە لە ڕووداوی کوژرانی هاونیشتیمانیەکەی دوێنێ شەو دەکرێت.